ئێمە میوانداری بەڕێز ئەیات حەسەنمان کردووە لە دهۆکەوە بە شێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی دهۆکە. بەڕێز ئەیات ئەم کاتت باش سڵاوت لێبێت. گرنگی سەردانی وەزیری بازرگانی تورکیا بۆ عێراق چییە؟ پێت وایە تورکیا ئێستا بە تایبەت ئەو کورتهێنانە گەورەی کە لە بازرگانیدا تووشی بووە ئەوێت بەم شێوازە چارەسەری بۆ بدۆزێتەوە یاخود چەندین تەوەری دیکەی کە باسکردن بوو لە نێوانیاندا لە کۆبوونەوەکانیانە چی ئەگەرێکی یاخود میدیاکان ئەڵێن چی و بە بۆچوونی ئێوە کاریگەری چییە بێت لە داهاتووشدا؟ بله زۆر سپاس بۆتەوە بۆ هەمی بینەرێت کەناڵی کوردستان 24 پڕاستی تورکیا وەکو وڵاتێک دەراوسەری هەرێما کوردستانê ڕووی ئابووری و بازرگانی گرنگیاوی ئێکجار یا زۆرە و کارتێکردنەکە ئێکجار یا زۆر لەسەر ئابوورێ هەرێما کوردستانê و عێراقێت کرد شێوەیەکی گشتی دەواازێ برهیم خەلیل ئەبێ چەندین ساڵە ئەو کار لێ تەکردن ئەڤروکە تورکیا بچاوێکی مەزن وەکو بازار سەعتکەتە عێراقی چکی بازاری عێراقی بازارێکی زۆر گرنگە ئەم دەبینن هەمی کاڵای تورکی هەمی مواداوە یە بیناسازی یە خواردنێ نافماڵێ دبینین ڕێژەیەکە ئێکجار زۆرت کۆمپانیەت وان هەرێما کوردستانی ئەڤرو هەنە چونکی گرنگیە بازاری عێراقی وەکو بازارێک استێهلاکی ئەوە چەندین ساڵە تورکیا کو شیایە جێ خولوی بازاری دەبکرد ji ber hindêjik ku ev Evrûke em dibînin bihayê lîrey zor daketiye kêşêt aborî li Tirkiya hene pêtiviye ku Tirkiya wekû hinardeyê kelopelêt xwe bo hemî welata û nexasima Iraqê ku da umla saዕbe dolarî bînit û bişêt bihayê lîreyê ku wekû bizivirîn teve ev tedaxumal Tirkî jik çareseriya wê ew ku dê sadiratê wana pitir lêbên ku berhemê yê xwemalî yê kompanyê wan yê pîşesazî zêdetir firêkine ji derve ji ber hindê ji Iraq bi wana bazareke giring e em dibînin vê maweyê du mayîkê te seredanê şandê Tirkî ser astê bilind bo Iraqê merem ewa rastî alogora bazirganî gehîne wê targetê ku ewan li bere çendîn cara ewan ev sohbete kiriye ser astê hikûmeta Tirkî her wastê ser astê kertê taybetê Tirkiya ku gehîne 20 milyar dolar bo Iraqê Tirkiya jik ev targete di çawa cêbecêkin île terêka Herêma Kurdistanê û derwazê Birhîm Xelîl de. باشە بەڕێزایەت پێ دوایە کە عێراق بێتە فریاد ڕستی تورکیا بە تایبەت کە ماوەیەکی زۆرە لە قەیراندایەوە کورتێنانی بازرگانیەکەی زۆرە ئەتوانێت وا بکات کە هەناردەی زیاتر بکات لە عێراق و بە پێچەوانەوە کە عێراقیش کەمتری بکاتەوە و بتوانێت لەم دۆخەدا فریاد ڕاستی بێت. براستی تورکیا دلیوت زاند کو کرت پیشسازی و کرت کشتوکال العراقی و هرما کردستان نبی آستیا کو بشت هاورده کم بکت کش در و تشتینه این تو پشبستن کرت پیشسازی و یه چاندن العراقی بکت جبرند جو ترکیا ام دبینن کو کمپانیتوانت بازرگانی پترن کمپانیت پیشسازی کو کارگه بن العراق یعنی هرما کردستانه کو اوان باش بینن کو عراق و کو بازاره که بدبوانا دا کلو پلیت خو طریقا دروازه دا بگهین اوان بازاره و کارگه توانا بدناف ترکیا کار بکن و بشن کو جه خل ناف بازار عراق بینن بله عراق هکا پلان اوان بسر کفت کو ام دبینن کو فاو بندر فاو کو سالا 27 احتمالا کفتت کاری ده پلان عراقی و حکومت هرما کردستان او دورت پیش سازی چکن کشتوکال کرت کشتوکال دعم کباش بو بتکرن کو نسبه هاورده کو رجا هاورده کم بکن اوی حالتی ترکیه براستی وکو بوان ده نخوش بن وان پی خوشه او کو هرما کردستان و عراق بازاره که منظم بد سنتره که بازارگانی بد بوانا همی کلو پلیتوانا بل ترکیه تینا
برهمدار بین بازار عراقش بر هندیجک ام دبینن کو سالا 23 و آماجه دا لوگورا بازرگانی 15 میلیارد پراستی اوه رژه یک جار یا زوره کو اوه نشانه هندی داد کو کرت پیش سازی کرت چاندن العراق و الهرم کردستان نلوی آستی ده برس ایات و کتوش آماجت پیکر کالی هاوکیشکا بەبێ هەرێمی کوردستان نابێت کەواتە هەرێمی کوردستان چۆن نەتوانێت ڕۆڵێکی باش بگێڕێت لە چارەسەرکردنی کێشە ئابوووریەکانی تورکیا. موقع استراتیجی هەرێمە کوردستانی کو کەفتە سەر سنووری تورکیا تورکیا وەکو ناحیا بەڕی کو سنووری گەل هەرێما کوردستانی طریقا هەرێما کوردستانی دا شێت ماڵی خۆ پنێرتە بازارێت عێراقیش بەرەندێژ بۆ تورکیا حکومەتە هەرێما کوردستانی گرنگیاوی توێرێدەیە کو ببنە وەکو هاوبەش پێک و کار بکەن بۆ هەندێک دەست ئینانە بازارێ عێراقی دروازه برایم خلیل ئەبە چەندین ساڵە کو کاری بازرگانی لێرێ تێتەکردن ئەو دەواازە کو سەر ناحیا هەمی دەواازێت عێراقی نافدارە کو ڕێخستنە بازرگانی لێرێ تێتەکردن کۆنتترۆلا جۆری لێرێ کاری خۆڕات بێت تورکیا حریسە سەر بەهای کەلوپەلێ خۆ کو گران نبود برآورد کلوپل دولت دیت جیرانت عراق یعنی اروپا کوالتیا ترکیه باشتر بد اف تشتی تنی همی ول ترکیه کن چکی پراستی منافسه که قوت هیل ناف بازار عراقی ده یعنی دبین افریقا عراق فکریه بو همی ولاته نه بس بو ترکیهش بین ترکیه جه ام دبین رجا کمپانیا زیادت کن هرما کردستان العراقی بو هندیا دا بشین اوی منافسه دست خوب بینن عراق جه پراستی قال ترکیه وکو بالانس بازرگان يعني عربي بجنة ميزان التجاري عراق تشتنينش غيري بترولي وهندا مواد دي كفريكتا تركيا مدبينن 16 مليار 16 مليار بشي تركيا 2 مليار بشي عراقيا افهني نشانه هندت كو عراق بازارك فكريا بو كالو بال تركي ميزان تجاري كو او شو بالانس نينا يعني رجال بريس اقتصادي برامبرينها جوري بازرگانی بشسازي تركيا كو بازار عراق لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە.